خوش بوو خبرên Facebookê jî Facebook bûye mekanîzmek ku dinyayê îdare dike. Ji ber wê serokê biyan pêr bû. Serokê Salvador dema ku çû li encûmena neteweyên Yekbûyî axifî berî bi axifezanî çikir. û divê selfiyekê bigirim. Pêşa UN encûmena neteweyên Yekbûyî civîna giştî selfî girt. Zanî çima selfî girt? Guna ez selfî digirim pexş بەدەم قسە و سەڵفێکیش بگرێ selfî digirim. هەر ئێستا ئێچە گوت بەس Selfie خۆشی girt. بکە Selfî girt. Got ji ber ku kesên di Facebookê de li vê selfiyê temaşe bikin ji kesên di vê salonê de zêdetir in. Pêwîst nake ez li gel we ew qas qise bikim. Ya girîng ew selfî bigirim hemû dinyal min temaşe bike. Hemû dinyal vê salonê temaşe nake. سەڵفەکە و نەگرت تۆ سەڵفەکە بگرە دیدە لەسەر فەیسبوک تۆ چیت من زۆرم پێگرنگە ئەو بڕیارە چونکە نەک بەس فەیسبوک تویتەر و ئینستاگرام و سناپچات Bikenin aha migo bikenin ew pasîte hemû diranê xwe derxist. Hêdî bibeşin yani. وانەی کە هەڵیت سمایلیان کردووە خەزان لە من پێکردن نەمکرۆ بەس لێم گەورەتی بکەم Ciwan e? دەست خۆش نەک بەس فەیسبوک دەمویست بڵم تویتەر و ئینستاگرام و سناپچات و هەمووی ئێستا زۆربەی کات بەداخەوە لە کورسان زۆر ئەو شتەیە بینم زیاترە لە زۆر بە سیاسی بووە وە نییە بەخوا خەتای پارتیۆکێتیشی زۆر تێدا چونکە زۆر جار ئەو گوتارانەی کە لە میدیا فەرمیەکانیان ناتوانن بیڵەن فڕێنە ناو پەیجەکانی سێبەرەوە یعنی ئەوە کاریگەری زۆر خراپی کردووە لە سەر ئەوە دوایەوە تۆڕی کۆمەڵاتی بەڕای من لێرە زۆر پێویست نییە لەبەروی ئێمە ئەوەنە کۆمەڵاتی ناخۆشمان کردووە زۆر جا برادەرەکانم بۆ منەڵێن وەڵی ڕەنج جمهوری تۆ هی بەرنامەکانە نییە بە زۆری سەلامەکان